کورد و کارەساتی سەرکردایەتی چەتەگەری لە نێوان کەللەڕەقی و گەمژەییدا. سڵاو ڕێز هاوڕێیان، هیوادارم باش بن، سەلامەت بن، تەندروست بن. بەدبەختی ئەمەی کورد لەوەدایە کەللەڕەقێکی وەکو مەسعود بارزانی و گەمژەیەکی وەکو پاڤڵ تاڵەبانی نوێنەرایەتیمان دەکەن. بینە بەرچاوت ئەو وێنەیە کە وێنەیەکی تاڵ و پڕ لە بێئومێدی لە واقعی سیاسی کورد لە عێراق دەکێشێت. وێنەیە کە تیایدا سەرکردایەتی نەک تەنها نوێنەرایەتی شایستەی گەلەکەی ناکە، بەڵکو بەهۆی ململانەی شەخسی و بەرژەوەندی تەسکەکانیان کارەسات بە دوای کارەسات بۆ گەلی کوردهێنن. ئەمە تەنها ڕەخنەیەک نییە لە کردارەکانی ئەم سەرکردە چەتانە، بەڵکو هاوارێکە لە دۆخێکی نائاسایی کە گەلی کورد من و تۆ بازەکەی دەدەین. ئەوەی جێگای سەرنجە لەم دۆخەدا بەرهەمی دوو جەمسەری دژبەیەکی دوو سەتەگەری سەرکردایەتی کە بە وەسفی کەللەڕەق و گەمژە من ناویان دەهێنم. کەللەڕەقی کەسی و بێباکی بە چارەنووسی گەلی کورد لەلایەک و گەمژەیی و نەزانی لە سیاسەت و داهاتوو بینی لەلایەکی ترەوە. پۆستی سەرۆکۆمار پۆستێکی کارتۆنیە و لە دەستدانی کەرکووک بەڵگەی بێدەسەڵاتی بێئومێدیە. یعنی ئەمە بەڕوونی ئاماژە بەوە دەدات چۆن پۆستی سەرۆکۆماری لە عێراق کە پۆستێکی ڕەمزیە دەبوو هێمایەک بێ بۆ یەک ریزی کورد دەستکەوتەکانی کەچی کراوەتە قوربانی شەخسی و بەدەستهێنانی پۆستێکی کارتۆنی لەسەر عیسابی دەستکەوتی نیشتیمانی، یعنی ئەو ڕێکەوتنەی یەکێتی لەگەڵ هەندێک لایەنی شیعە و بەشێک لە سوننە بە تایبەت حەلبوسی نەک تەنها پۆستەکەی کارتۆنی کردووە، بەڵکو بەهۆیەوە بۆتە هۆی لە دەستدانی پارێزگاری کەرکووک و دانی بە تورکمان. ئەمە لووتکەی بێهێزی و ڕیسوایی پاڤڵ تاڵەبانیە کە تێیکەوتووە. دەستکەوتێکی ڕەمزی لە بەرامبەر لە دەستدانی خاک دەسەڵاتێکی گرنگ. ئەمە جیاوازی نێوان سیاسەتی استراتیژی چەتەگەری نیشان دەدات هاوڕێیانی هێژە. کەچی لە بەرامبەریشدا کە لە ڕقێکی وەکو مەسعود بارزانی ناوکەوانە خۆی بە مەرجع دانایە، هەمیشە مەکی ئامێدی دەڵێ ڕاست دەکەم مەرجعی گوندی بارزانە. اینجا ئەم مەرجعە بە سیاسەتی یا منیان هیچ کەس هاوپەیمانی لەگەڵ دژمنەکانی دوێنێ کردووە، هەتا دوێنێ بە هەموو خەڵکیان دەگۆ جاش. نووری مالیکی ئێستا چوونە لەگەر جاشەکە نووری مالیکی و خەمیس خەنجەر هاوپەیمانیان بەستە. ئەم هاوپەیمانەیە کە من ناوم لێ نایە هاوپەیمانی کیلابی تەنها پۆستی سەرۆکۆماری کارتۆنی نەکردووە، بەڵکو بەهۆی هەبوونی سوننەیەکی جێگیری سەرۆکۆمار یەکێتیشی ناچار کرد پارێزگاری کەرکووک لە دەستدا. واتە هەردوو لایەن لە پێناو ململانەی یەکتر بەرژەوەندی گەلی کوردیان کردە قوربانی. ئێستا وەختی ئەوەیە بپرسین زیانەکانی شەڕەقۆز لە نێوان کەللەڕەقی و گەمژەیی بۆ کورد چییە؟ ئەم شەڕەقۆچ و ملشکانەی نێوان دوو لایەنی سەرەکی حکومڕانی، یەکێکیان کەللەڕەق و ئەوی تریانیش گەمژە، زیانێکی زۆر گەورە بە گەلی کورد دەگەێنێت. دەکرێ ئەنی بەچەند خاڵێک لێرە دەستنیشانی دەکەم بۆی کورد بێتەوە بۆ تۆی بینەر. یعنی لە دەستدانی کەرکووک و ناوچە دابراوەکان گەورەترین زیانی لە دەستدانی دەسەڵاتی کوردیە لە کەرکووک و کرانی بە قوربانی ململانەی حیزبی، نەک تەنها دەستکەوتێکی مێژووی استراتیژی گەلی کورد، بەڵکو سمبولی ناسنامەیە کە ئێستا خراوەتە ژێر مەترسیەوە. ئەدی هەموو ڕۆژە یەک نایگۆ دڵەیەک دەیگۆ قودسە، کەچی ئێستا لەو شەڕقۆچەی نێوانتان ئەوە لە دەستاندا. خاڵی دووەم بێهێزکردنی پێگەی کورد لە بەغدا. ینی پۆستی سەرۆکۆمار خۆی کارتۆنیە، بەبێ هەبوونی هەژمونی ڕاستەقینە و یەکڕێزی ناتواندرێ نوێنەرایەتی ڕاستەقینە بکرێت، یاخود بە کورتی نوێنەرایەتی ڕاستەقینەی کورد بکە لە پۆستەکە. ئەمە وای کردووە کورد وەکو هێزێکی لاواز
دابەشبوو دەرکەوێ کە توانای بەدەستهێنانی مافەکانی نییە. خاڵی سێیام ینی لە کیسچوونی دەستکەوتە نیشتیمانیەکان لە بڕی ئەوەی کە لە ڕق و گەمژە یەکڕێز بن و سیاسەتێکی یەکگرتو و نیشتیمانی بۆ پاراستنی مافەکانی گەلی کورد بگرنە بەر هەردوولا خەریکی ململانی شخصی عیزبین کە بۆ هۆی لە دەستدانی دەستکەوتە نیشتیمانیەکان و لاوازبوونی پێگەی کورد لە ناوچەکەدا. ینی خاڵێکی تر بەهێزبوونی نەیارانی کورد و دابەشبوونی نێوان لایەنە کوردیەکان دەرفەتی زیاتر دەداتە نێرانی کورد بۆ دەستێوەردان لە کاروباری ناوخۆیی کوردستان و بەهێزکردنی پێگەی کورد هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە. ینی ئەمە ڕەخنەیەکی توندە لە واقعی سیاسی کورد کە ئەو شەڕە قۆچ و ملشکانەی نێوان کە لە ڕەقی گەمژەیی دوو دیوی یەک سکەی بێباکی خۆپەرستن کە گەلی کورد باجەکەی دەدات تا ئەم دۆخە بەردەوام بێ چاڕوانی هیچ دەستکەوتەی نیشتیمانی لەو گەمژانە مەکەن، لەو چەتانەی کوردایەتی مەکەن، بەڵکو زیاتر قوڵبوونەوەی قەیرانەکان لە دەستدانی زیاتری مافی کورد چاوەڕێ بکەن. ینی ئەمە دەردە دڵێکە چیریکە قبولی ئەو جۆرە سەرکردایەتیە نەکەین، داوای گۆڕانکاری ڕیشەی بکەین تاکەی گەمژە و کە لە ڕق ئاوا کورد سەبر ڕەزیل و ڕیسواتر دەکەن. ینی ببورن هاوڕێیان ڕەنگە دەربڕینەکانم توندبی بەڵام بەڕاستی دەردە دڵە دەبینم گەمژەیەک و کە لە ڕقێک سەرکردایەتیمان دەکا ئاوە ڕۆژ بە ڕۆژ کوردستان و خەڵکی کوردستان خاچی کوردستان لە بەرامبەر عارەبدا بێهێز و لاوازتر دەردەکەوێت. زیاتر کاتتان ناگرم، کاتەکی خۆش ماڵاوە.